لە ڕۆژی جیهانی ئۆتیزم سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزم لە کوردستان ڕایدەگەێنێت. ساڵانە بە خێرای ژمارەی توشبوانی ئۆتیزم لە کوردستان ڕوو لە بەرزبوونەوە دەکات. بە جۆرێک ئامارەکە بەرەو ترسناچی دەڕوات. هاوکات هەر لەو ڕۆژەدا چەندین چالاکی جیاواز لە شاری هەولێر بەڕێوەچوو بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا لە نەخۆشی ئۆتیزم و چۆنیەتی هەڵسوکەوتکردنی کۆمەلگا لەگەڵ توشبووەکان. سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزمیش لە کوردستان ئاشکرای دەکات ئەم ساڵ 10 حاڵەتی جیابوونەوەی ئەو خێزانانە تۆمار کراوە کە توشبووی ئۆتیزمیان هەیە. ئاماری مناڵانی ئۆتیزم زۆر ترسناکە، ساڵانە 200 بۆ 250 حاڵەت زیاد دەبێت لە کوردستان. لە شاری هەولێر 980 حاڵەتمان هەیە، لە سلێمانی و دهۆک عەفو هەڵەبجە و گەرمیان 1250 تێپەڕانەوە، لە دهۆک 800 حاڵەت هەیە، لە کەرکووک 700 حاڵەت هەیە. ئەمانە هەموو بەڕاستی ئاماری ترسناکن. ئامارەکە لە ئایدز و شێرپەنجە زۆر ترسناکترە. ئەوانە بەڕاستی چارەسەری دەرمانی وەرەگرن، هەندێکیان چاک بنە، بەڵام ئۆتیزم بەبێ ڕاهێنان چاک نابێتەوە. لەو حاڵەتەشدا ئێمە مرکزی ڕاهێنانمان نییە یا هەر زۆر کەمە. لە خلالی ئەم ساڵە 10 حاڵەت ڕوویداوە، جیابوونەوە ڕوویداوە، ئەو بەڕاستی کارەساتە. هەرچەندە ژمارەی توشبوانی ئۆتیزم لە کوردستان لە سەروی 3000 و ساڵانەش بەردەوام ئەو ژمارەیە ڕوو لە بەرزبوونەوە دەکات. بەڵام لە کوردستان کەمتر لە 5 سەنتەری حکومی تایبەت بە ڕاهێنان بە ئۆتیزم هەیە. هەر سەنتەرەش توانای وەرگرتنی 15 بۆ 20 منداڵی توشبووی ئۆتیزمی هەیە. لەگەڵ ئەوەشدا گلەی زۆر لە سەنتەرەکان دەکرێت کە وەکو پێویست گرنگی بە منداڵانی ئۆتیزم نادەن. زۆر مادمە لە گەری بەو خوای قەلبم هەموو دێژی هیچ تاقەتم نەمایە. چکە گەورە دەبی ساڵ بە ساڵ خۆت دەزانی گەورە دەبی، هیچ تاقەتم نەمای وەچی پێشان. دەرونیشم زۆر ماندیمە، بەخوای زۆر ماندیمە، بەس خوا برێ حەزم لێ بستە مەکتەبی و چبینداری عالەمی. تاکە کێشەی توشبوانی ئۆتیزم و خێزانەکانیان بەڕاستی کردنەوەی سنتەرێکی هاوسەرخە لە شاری هەولێر بەتایبەتر لە کوردستانیش بەگشتی، چکە هیچ سنتەرێکی هاوسەرخ نییە. ئەوەندە سنتەرێک هێشە سنتەری ئەهلین، هەموو کەسێک ناتوانێت منداڵەکانی بخاتەوە سنتەران چووکە مانگانە لە سنتەراتی ئەهلی لە $300 تا $600 بەرمانجێک لە کە سوکاری هەر توشبێشی ئۆتیزم وەردەگیرێت. ئەمەش کێشەیەکی گەورەیە بەداخەوە. ئەو سنتەرانەی کە ئیسفادە شێبی یعنی بە مەبلەغ پارەی زۆر وەری دەگرن. ئەو سنتەرانەی حکومیشم بەڕاستی هیچی یعنی هانیە، ئەمە سوپاسیان دەکەن. بەڕاستی ماندیبوونیان زۆر ماندبوونە لەگە منداڵی ئۆتیزم، بەڵام ئیسیفادەکەی نییە. ساڵانە لە ڕۆژی جیهانی ئۆتیزم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک بەڵێن بۆ باشترکردنی ژیانی توشبوانی ئۆتیزم دەدەن. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تا ئێستا ئەو بەڵێنانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش کە سوکاری توشبوانی ئۆتیزمی دڵگران کردووە تا ئەو ئاستەی تااقەتیان نەماوە هیچی تر داواکاریەکانیان پێشکەشی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.